تاوانی مخدرات ڕێژەکە زۆر بەرەوبەرزبوونەوەی ڕۆژانە کە بۆ ئەمڕۆ 1750 کەس لە چاکسازەکان سزا دراون بە تاوانی مخدرات کە ئەمە ڕێژەیەکی بەرزە لە ئاستی ئەوەی کە لە هەرێمی کوردستان 6024 سزا دراوە هەیە بۆ ئەمڕۆ. کارمان لەسەرەوە کردووە کە بە هیچ شێوەیەک ئیهانەکردن و تعزیبدان و ئیهانەکردنی سزا دراون لا ئێمە قبوڵ نییە و پاراستنی مافی مرۆڤ یەکێک لە ئەرکەکانمان کە پێویستە کاری لەسەر بکەین. بیرکردنەوەمان لە قەڵباڵغی ناو چاکسازەکانەوەیە کە یەکێک لە گرفتەکانمان کە لە 2002 بەداخەوە بوونی تەحتی لە هەرێمی کوردستان وەستاوە. لە 2002 هیچ بینایەکمان بۆ دروست نەکراوە و سەر ئەوەی ڕێژەی تاوانەکان لە بەرزبوونەوەیە ڕۆژانە و بۆ ئەم ساڵ زیاتر لە 700 کەس سزا دراون کە ئەمە ڕێژەکە زیاتر ڕۆژانە ساڵانە لە بەرزبوونەوەی. ئەوەش قەڵەباڵغیەکە بۆتەوەی گرفتێکی گەورە بمان هەم لە ڕێخستنەوەی چاکسازەکان و پۆلیۆکردن و بەرنامەکانی ناو چاکسازەکان. بۆیە کارمان لەسەرەوە کرد کە بینای تازەمەوە بکەن و ئێستا بینای ژنان مناڵانی هەولێر کەوتە بواری جێبەجێکردن و ئەم ساڵ پلانمان هەیە لە 2026 ئەوەش جێبەجێ بکەین و چاکسازی نوێ بکەینەوە کە لە گەرمیان ئەومان کردوێتەوە ئەمرمان بۆ دەرکردەوە و ئێستا چاوەڕێی ئەنجومەنی وەزیرانی بۆ ڕەزامەندی بدا لەسەر نوێژنکردنەوەی کە چەند جاری ئیعلانمان کردووە بەداخەوە کۆمپانیەکانی سنووری گەرمیان وەری ناگرن بەوەی ئەوەی داوای زەمانەتەکەن بۆ پارەکەیان. و عفو عامیش و لێبوردنی گشتی یەکێکە لە ئەو پایانی کە ئێمە داوامان کردووە بۆی قەڵباڵغی ناو چاکسازەکان کەم بکەینەوە. بەداخەوە هەرێمی کوردستان کەوتە فەراغی دەستوریەوە و ئێمە بە لیژنەیەکی ئەنجومەنی وەزیران بەسپاسەوە ئێمەش تێدا بووین پرۆژە یاساکەمان ئامادە کردووە و ئێستا چاوەڕێی پەرلەمانی کوردستان بکەوتە کار بتوانین ئەو پرۆژە یاسایە بینە پەرلەمانەوە بکرێتە یاسا و زۆرترین کەس لە 150 زیاتر سوودمەند لەو بابەتە.